وقت کردواری دا دبیجن هشتا خماله کی خلاص نبوه خمکا دیگه جهاتیه سری بریا چنده که گرکا نوروزی به همان او خماوان بوه و هیا نهاجی یعنی کیشه اوان پریزگیری که اوان چاره سر نبوه نها گرکا عرفه تاخ عرفه لکرکوکی جی به همان آوایی یعنی مترسی لسر هیا که دبن هیزا چکی دا مالن وان پی چول بکن که دبیجن او ظلم کامزنه لمتی تکرن لسر دم صدام دیکتاتور جی افیک لهم بر کردان نه تکن اوان حال کرکوکی رود دادن بوچی افیک لهم بر کردان تی رودان راسته جبهه کنا قانونیه یانجی ظلم که برونه یا روجه لهم بر کردان تی تکرن جبوه که من میوانه که برس دجوار فایق نونر حکومت آرما کردستان د لجنه ماده 140 کل استودیه دیگر مدا بیتن برس دجوار خیرت زور سپاس. اما چیه لکرکوک دا گذاریتن جبهه کردنی قانون یا خود ظلم و غدری که لکرد کریتن؟ سپاس با درفتا براستی ما جیچلی کی سیاسیه با بیانی یاسایی پرده بوش کراوه اما گورنی دیموگرافیای کرکوکا اما چندمین هل بجاردنا لکرکوک ناوچکانی 140 درکه که زورین کرده کردستانیه شریکه نوت و عرفان ناو دلی خاکی کردستانه اما ببیانوی یاسایه اگر تو بیتو باسی یاسا بکی بابرون بزن چند تجاوزات ناو خزرا هیا لسر قصرکانی رژیمی پیشو دسالتدارکانی عراقی لسر دامودزکانی حکومت لنجاف و کربلای مقدس لبصره لشونکانی تر اما گورنین دیموگرافیا کاتی خوی که دولت عراقی دروز بو سالی 21 بمرجک ولاية موصل كردستان خص سر العراق وتيان أما قصي عصبة الأمم وتيان نائب دسكاي ديموغرافي كركوك بكري لو رو دسكاي ديموغرافي كركوك كري أما ظلمة سروكي حكومات سروكي هرم حكومتي كردستان إما لقل داوي أو خلقانين برجيل ما في أو خلقاناكين همو رجاي أجري نبر وبوهر بوزانيني بنراني خوشويست زۆربەی دامودەزگاکانی نەوت و غاز و شەریکاتی کۆمپانیاکانی عێراقی لە کەرکووک و خانەقی و ناوچەکانی تری کوردستان لەسەر دێهاتی کوردیە ئەگەر ئەوانە دەن باس یاسامان لەگەڵەکەن فەرمون حەقی ئەو دێهاتانە بدەن کە ئەو شەریکاتان لەسەر دروست کردووە و چەند ساڵ دێهاتەکانتان داگیر کردووە فەرمون لە بەغداوە دەست بە تەجاوزات بکەن ئەگە زانیمان عادیلانە ئەو کاتە وەرن لە کەرکووک دەستکاری زۆر باشە بەس ئەمە گۆڕەی دیموگرافیا گێچەڵێکی سیاسیە زۆر باشە کاک دژوار دوێنێ گەڕەکی نەورۆز ئەمڕۆ گەڕەکی عرەفە بەیانی گەڕەکی پەنجعەلی و گەڕەکی شۆریجە دەست پێ دەکاتە یعنی چ بکرێتن بۆ ئەوەی ڕێگیری لەم زوڵمە بکرێتن لەم تعریبە بکرێت لە بەرامبەر کورد یەکەم وەکوتم ئەمە ناچتە قاڵبی تەجاوزاتەوە چونکە تەجاوزاتی زۆر گەورە لە دوای 16 ئۆکتۆبەر لە کەرکووک هەیە لە خواروی زانکۆی کەرکووک دوای 16 ئۆکتۆبەر کراوە ئێستاش تعریب بەرداوام لە کەرکووک و ناوچەکانی تر تەجاوزاتی زۆر لە عێراق هەیە ئەمە دژی بنەماکانی مادەی 140 کە ئەبێ کەرکووکی بگەڕێتەوە زەوی پێ بدرێ وەزیفەی پێ بدرێ ئەو غەدەی لەسەر لا ببرێ و زەوی زاری جوتیارانی کەرکووک بە کورد و تورکمان بۆی بگێڕێتەوە چۆن چارەسەرەکرێ ئێمە لەم ڕۆژانە کۆبنەوەی مادەی 140مان هەیە ئەو بابەتەم دانا و بابەتی نەورۆز و عارەفە و ڕەنگە شوێنی ترشی بەداوە بێت مناقەشەی زۆری لەسەرەکەین داوا لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە سوێندی یاساییان خواردووە کە نێوەی ئەنجومەنە کووردە ئەوانش بە ئەرکی سەرشانی خۆیان هەستن داوا بکەن ئەگەر مەسەلە تەجاوزاتە بابێن لە بەغداوە دەست پێ بکەن دوایی حەل هەیە بۆ ئەو مەسەلە ئەو ماڵەن 20 ساڵە لەوێن تۆ چۆن نەتوانی بی دەریان بکەی لەکوێ خەڵکی ترت دەرکەوت تا ئەوانە دەربکەن باشە لە هیچ شوێنێک دەرکراون لەو پارێزگانەی کە نەخێر تەجاوزاتی زۆر لە بەغدا هەیە لە بەسرا هەیە لە نەجەف و کەربەلا لە شارەکانی ترێ لە مووسڵ هەیە لە دوای 16 ئۆکتۆبەر بۆ لایەنی عارەبی تەجاوزات کراوە نەخێر نییە اینجا ئێمە لە لەژنەی مادەی 140 نوێنەرانمان لە حکوومەتی عێراقی نوێنەرانمان لە پەرلەمانی عێراقی ئەبێ هەموو بەیەکەوە بەو زمانە قسەیان لەگەڵ بکەین ئەمە گۆڕەی دیموگرافیایە ئەمە گێچەڵی سیاسیە یاسایی نییە یاسا کۆن لە عێراق ئەو هەموو میلیشیای لە دەرەوەی یاسایە عێراق دوای ساڵێک نەیتوانێت حکوومەت پێک بێنێ ئێستا ڕئیسی پەرلەمانی عێراقیەکان باس یاسا بۆ ئێماکەن بابێن یاسا لەسەر هەمووان تەطبیق بکەن ئەو جا بابێن لەسەر خەڵکی ئاوارە و دەربەدەری کەرکووک تەطبیق بکەن پێت وایە لە چوارچەوەی مادەی 140 کە دەڵێ لە چەند ڕۆژی داهاتوو کۆبوونەوەمانەیە ئەم بابەتەنە باز دەکەن چارەسەر بکرێتن ینی ئەم خەڵکەی کە ئێستا لە کەرکووکە گوێ لە قسەکانی جەنابەت دەگریتن
يعني بەعمل بێ هیوایەکی هەبێتن بەم قسانە کە لە چوارچۆی مادەی 140 لەم لیژنەی کە دانیشن لەم کوبوونەوە چارەسەریان بابەتە بکرێتن. من دووبارەیەکەمەوە سەرۆکی حکومەت سەرۆکی هەرێم حکومەتی کوردستان ئێمە هەموو دام و دەستگاکان نوێنەرەکانمان لە بەغدا لە حکومەت و پەرلەمان ئێمە بەرگری لە مافەکانی ئەوانەکەین. ئەمە ڕێگا چارەیە هەوڵەدەی ئەو لە ڕێگای ئەو دانوستانی کە لە لیژنەی مادەی 140 یا برادرانی ترمان لە پەرلەمان و حکومەتێکن وەفدی دانوستان کارێکە لایەنی پەیوەنددارکە پەیوەندی لەگە بەغدا هەوڵەدەین ئەم شتە چارەسەر بکەین. من ناڵ هەموو چارەسەرەکە لای ئێمێ هەر بەندێکی مادەی 140 هەیە بێ ئەو خەڵکی گەڕاوەتەوە زەوی پێ بدرێ نەک بچێ لە 20 ساڵ لە خانوویەک دانیشتە دەربکرێ. ئەمە هەوڵێکە ئێمە دەیدێن ئینشەڵڵا ئاکامیشیە بێ. ئەمانە دەبنە بەشێک لە مادەی 140 کە بەبەر قەرەبۆکەی مادەی 140 بکەون. ئەمانە ئەوانەی کە سزلی 57 هەیە گەڕاتەوە کەرکووک یەک ئەبێ پارە وەربگرن دوش ئەبێ زەوی وەربگرن سێ ئەبێ دەرفەتی کاریان پێ بدرێتیان بۆ نەکراوە کراوە بەڵام هێشتا زۆرمان ناو ڕەنگە 20 ساڵی تر بێ بەزێمە تعویزەکە بەردەوام بکەین بۆیە ئەو لایەنی پەیوەنددار لە لیژنەی پارێزگای کەرکووک لە ئێمە لە مادەی 140 نوێنەرانمان لە بەغدا لە حکومەت و پەرلەمان هەموو لایەکمان هەوڵ بدەین ڕێگە بگرین تەعادا لە کورد نەکرێ ئەگە باسی تەجاوزات دەکەین بابێ لە خەزراوە دەست پێ بکەین بابێ لە بەغداوە دەست پێ بکەین بابێ لە نەجەف و کەربەلاوە دەست پێ بکەین لە هەموو شارێک لە بەسڕا لە هەموو شارەکان تەجاوزات هەیە لەسەر مڵک و ماڵی دەوڵەت ئەمە لە خانووە ئەمە ناو مؤسسە نییە ئەمە لە بارگایەکی کۆمپانیای نەوت نییە لە بارگای کۆمپانیای گاز نییە لە دەستگایەکی باوڵێن دامودەزەکانی حکومەتی عێراقی نییە ناکرێ ئێمە ڕێگا بدەین ئەوان ئەم کارە بکەن وەکوتم گێچەڵێکی سیاسیە بۆ گۆڕین دیموگرافەیە کە لێرەوە دژی یاسایە دژی مادەی 140 دژی دەستورە ئەوە کاک دژوار بە پێ و راپۆرتێک کە هاوکارانمان ئامادەیان کردووە خەڵکەکە قسەیان کردووە یعنی مەترسی لەسەر نزیکەی 300 خێزان هەیە کە بگیرێن لەلایەن دادگاوە بڕیاریان بۆ دەێنرێتن کە لەلایەن هێزە سەربازیەکانەوە بگیرێن و زیندانی بکرێن ینی ئێوە دەنجی مەزلومیەتی ئەم کوردانەتان گەیاندووتە لایەنی پەیوەندیدار بۆ ئەوەی هەر هیچ نەبێتن نەگیرێن یاخۆ چارەسەرێک لە بابەتەکان بکرێتن تا وەکو خۆتوتر لە ڕێی لیژنەی مادەی 140 بێ یاخود هەر لیژنەیەکی تر بێتن ئەم بابەتە چارەسەر بکرێتن لایەنی پەیوەندیدار لە حکومەتی کوردستان لە پەیوەندی لەگە بەغدا بەرادرانمان لە حکومەت لە بەغدا لە پەرلەمان لە پەیوەندین من هەر بۆ خۆم 4-5 ڕۆژ پێش ئێستا لە سۆشیال میدیا بەڵاوم کردوتە لەسەر نەورۆز و لەسەر عەرەفە تەنانەت بۆ 24 ناردووە ئێمە بێدەنگ نابین زڵم قبول ناکەین لەسەر خەڵکی کوردستان بەعام و لەسەر ئەو خەڵکی کە لە چوارچەوی مادەی 140 لە کەرکووک و شارەکە باشە کاک دژوار ئێوە بێدەنگ نابن ئێوە بێدەنگ نابن بەڵام بە ڕۆژی ڕۆناک زوڵمیان لێ دەکرێت ستەمیان لێ دەکرێتن ئەبێت چی بکرێتن بۆ ئەوەی ئەم زوڵمەیان لەسەر لا بدرێتن ئەوان یەکەم بە خۆراگر بن شوێنەکانی خۆیان چۆڵ نەکەن و حکوومەتیش لە پشتی ئەوانە ئێمە گەڕین ڕێگاچارەیەکی گونجاو بدۆزینەوە لێرە بە عێراقەکانەڵین ئەگەر ئەوان دێن تەجاوزات هەڵەگرن ئێمە دەستخۆشیان لەکەین بابێن لە خەزراوە دەست پێ بکەن باشە با کۆتا پرسیار ئەوە بێتن هەڵبژانەکان کران نوێنەرەکانیش هەڵبژێردران پێت وایە بە کۆبوونەوەتەکانی ئەنجومەنی پارێزگاکان و پارێزگای کەرکووک و دانانی پارێزگارێک ئەم کێشەیە حەل بکرێتن ئەم بابەتی تعریب و هەڵکوتان و توزانم غەدر و زوڵمانە لە کەرکووک حەل بکرێتن یەکەم کورد دەبێ یەک ریز بێ ئەوە گرنگە بۆ ئێمە لە کەرکووک و لە شارەکانی تریش بە تایبەتیش لە بەغدا دومیش بڵێ ئەنجومەنی پارێزگا توانین دەوری تیابی بینی ڕێگاچاری بۆ بلوزێتەوە وەکو تریش ئێمە هەر یەک لەوانی کە نوێنەراتی حکوومەتەکەی هەر دەستگایەک لە بەغدا هەومان لەسەر خەتین هەوڵە دەین قەناعەتم وایە بگەینە ڕێگاچارەیەک کە غەدر لەو خەڵکە نەکرێ غەدر قبول ناکەین بەڕێز دژوار فایق نوێنەری حکوومەتاری ما کوردستانی ژ مادەیە 140 گەلێکی سوپاس بۆ جەنابتان